بیشونەوە یەکێکە لە فەرمانە سەرەکیەکانی مێشک دەبێت بەکاری بێنی بۆ ئەوی بەهێز بێت. کاتژمێرێک پێش نیوەی شەو یەکسانە بە 2 کاتژمێر دوای نیوەی شەو. بەردەوامی لەگەڵتان ئێستا دەمانێت بزانین کە چۆن یادگەمان مێمۆریمان بەهێز بکەین بۆ ئەوەی شتمان لەبیر بمێنێت و هەمیشە یەکەم بین. کێمان لەگەڵا؟ دکتۆر ڕۆژین عەبدوڕەحمانمان لەگەڵا. زۆر بەخێر بێ دکتۆرە، سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. دەست خۆش بێ. چۆن یادگەمان بەهێز بکەین؟ باش ڕێگاکانی شتمان هیچ لەبیر نەچێتەوە ئیتر. خۆی ئەوە ینی کۆنسەپتێکی غەڵەتە کە ئێمە واسکەین شتمان بیر نەشێتەوە باشە. چکە لەبەرەوەی بیرچوونەوە یەکێکە لە فەرمانە سەرەکیەکانی مێشک وەکو چۆن وەرگرتن و خەزمکردنی زانیاری یەکێکە لە فەرمانە سەرەکیەکانی مێشک. چووەگە بیرچوونەوە نەبێت ئەو زانیاریانی کە ناپێویستە لە مێشکمانە کۆ بێتەوە. ئەمەش بێتەوەی کە ئەو زانیاری کە پێویستە بۆ ژیانمان ینی لەبیرمان بچێتەوە. بۆیە ئەبێت لەوە تێبگەین پێش هەموو شتێک کە لە بیرچوونەوەش یەکێکە لە فەرمانە گرنگەکانی مێشک. بەڵام ئەوەی کە بۆ نمونە لە بیرچوونەوەیە کە ڕێژەکەی زۆر بێت و تەئسیر بکاتە سەر ژیانی ڕۆژانەمان. ئێستا لە بیرچوونەوە باشە یان خراپە؟ باشە بەس بە ڕێژەیەک تەئسیر نەکاتە سەر ژیانی ڕۆژانەمان. لە بیرچوونەوە بە ڕێژەیەکی دیاریکراو ئاساییە بەڵام زیاتر بێت. باش چی بکەین کە لەو ڕێژە دیاریکراوە زیاتر نەبێت؟ زۆر باشە. چەند ڕێگایەک هەیە بۆی کە بتوانین مێشکمان بەهێز بکەین. یەکێک لەوانە ئەبێت هەوڵبین بەردەوامی مێشکمان بەکاربێنین. ئەو ئەکتیڤیتیانە بکەین کە یارمەتی بەهێزکردنی لە مێشکمانەیە. بەهێزکردنی مێشک و مێمۆری ڕێگۆک و بەهێزکردنی ماسوولکە وایە. هەتاکو زیاتر بەکاری بێنی مێشک زیاتر بەهێزتر ئەبێت. بۆ نمونە یعنی ئەبێت زیاتر ئەو چالاکیانە بکەین کە پێویستە تەرکیزێکی زیاتری تیا بەکاربێنن. مێشک زیاتر فۆکەس بکات. یعنی ئەمە ڕاست نییە کە دەڵێ وەڵا من مرتاحم و زۆر بیر ناکەمەوە و مێشکشم زۆر بەکار ناهێنم و تاوا وا دەزانێ وا باشە. نەخێر سفر. ئەوە مێشک تەماڵەکە. 0 کیلۆمەترە. بەڵێ. لە ڕاستیە پێویستە کات زیاتر ئەو ئەکتیڤیتیانە بکەین کە مێشک بەخواتەکە. بۆ نمونە فێربوونی زمانێکی تازە، بۆ نمونە ئامێرێکی میوزیکی، بۆ نمونە فێربوونی وەرزشێکی تازە. ئەمانە ئەبێ بە تەواوی کۆنسەنترێتەوە بیکەین کە بە تەواوی تەرکیزەوە بکرێ کە بۆی بتوانین مێشکمان زیاتر تیا بەکاربهێنرێ. هەروەکو وتم بۆ نمونە کاتێک کە ئەتەوێت ماسوولکە بەهێز بکەی ئەبێ وردە ئەو قورسایی کە پێتە زیایەکەی و مێشکیش بە هەمان شێوە ئەبێ وردە ئەو زانیارانی کە پێمانە ستێپ بای ستێپ وردە زیاکرێت و بۆش یادەوەریمان بەهێز ئەکرێت. یەکیتر لە ڕێگا گرنگەکان ئەوەیە ئەو زانیاری کە وەری ئەگرین دووبارەی بکەینەوە زیاتر. ئەمە زیاتر بۆ خوێندکاران زۆر گرنگە. کاتێک کە یەکەم جار زانیارێک ئەخوێنەوە و دوای ئەڵێ لەبیرم بچۆتەوە مێشکم باش نییە، ئەمە لە ڕاستیە لەبەر ئەوەیە کە هەتاکو زانیاریەک زیاتر دووبارە بکرێتەوە زیاتر لە مێشکە ئەچەسپێ و ئەگەی لە بچوونەوەی کەمترە. باش ئەوەی دکتۆرە دەیڵێ ئەمەیە. تۆ بۆ ئەوەی ئەم ماسوولکەیەت بەهێزکەیت بە تایبەتی بۆ ئەوانەی وەرزشوان و وەرزش دەکەن دەبێت ڕاهێنان بکەیت. وانە ئاوا دەیبێتە سەرەوە بە هێواشی دەیخۆ تەرکیز کە ها خواردنیشت باش بێ خەویشت باش بێ. بۆ مێشکش هەمان شتە. مێشک دەبێت بەکاری بێنی بۆی بەهێز بێت. مێشک دەبێت بەکاری بێنی بۆی بەهێز بێت. نابێ بەکاری نەهێنی وابزانی وا بەهێز دەبێت 0 کیلۆمەتر بێت. باشە چی دیکە؟ یەکێکتر لە هۆکارەکانی ئەوەی کە زیاتر شتمان بیر ئەچێتەوە ناڕێکی خەوە. زۆربەیەمان لەوانەیە کاتژمێرێکی زۆریش بخەوین بەڵام ئەو کاتی کە تیا ئەخەوین کواڵیتی خەوەکەمان باش نییە. بۆیە وا ئەکات مێشکمان ئیسراحەت نەکا و زانیاریەکان لە مێشکمانە خەزن نەبێ. بۆیە وا باشترە کاتژمێری خەو بۆ کەسێکی پێگەیشت و لە بینی 7 بۆ 9 کاتژمێرا بێ و باشتریشە خەوتنەکە لە پێش نیوەی شەوەوە دەست پێ بکە. چونکە هەر کاتژمێرێک پێش نیوەی شەو یەکسانە بە 2 کاتژمێر دوای نیوەی شەو. لەگەڵیشە نیوەی شەو یعنی کاژەر 11 بۆ نمونە 10 9 ئەمانە پێش 12 بەڵێ پێش 12 دەست پێ بکە. چونکە هەر کاتژمێر لەم کاتە یەکسانە بە 2 کاتژمێر دوای کات. بە خەویشمان ڕێک بێت. چی دیکە؟ پێش ئەوەش کە ئەخەوین ئەبێت دوورکەوینەوە لە شاشە تشکیارەکان بۆ مۆبایل و تەلەڤیزۆن و ئەمان لەبەر ئەوەی کە ئەمە ڕێگەری لە دەریانی هۆرمۆنی میلاتۆنین ئەکا کە هۆرمۆنی بەپرسە لە خەوت. باش یەکێکتر لە ڕێگا گرنگەکانی تر کەمکردنەوەی قەلەقی و دڵڕاوکێیە. ئەمە بە تایبەتی بۆ کاتی تاقیکردنەوەکان زۆر گرنگە. چونکە کە کاتی قەلەقی و دڵڕاوکێیە واکە هۆرمۆنی کۆرتیزۆڵ دەربدرێ. ئەم هۆرمۆنە ڕێگە لە پرۆسەسی مێمۆریەگرێ. بۆیە باشترە خوێندکاران ئەو کاتانی کە ئەنوێت تاقیکردنەوە بکەن لە کاتی تاقیکردنەوەیە خەوێکی تەندروستیان هەبێ. واتە خەوێکی تەندروستمانە ئەو کاتی کە لە خەو هەڵئەسی خەبەرتە بێتەوە هەست بە ریفرێشمنتی مێشک بکەیت. لەگەڵیشە قەلەقی و سترێس
GPS کەم کەنەوە چکە ئەمە ڕێگە نایڵێت میمۆریەکانی ئەو زانانەی کەەوە دەیانگرتووە بگەڕێتەوە. ڕێگەی دیکەوە ماوە یا بینە سەر خۆراک لەگەڵ یا وەرزش بە هەمان شێوە وەرزش هۆکارێکی زۆر گرنگە بۆ بەهێزکردنی مێش چکە لە کاتی وەرزش ڕێژەیەکی زیاتر ئۆکسجین و خوێن بۆ مێشکمانەڕەوە. باشتریشە وەرزشکردنەکە ینی وەرزشێکی ئاسایی ڕۆیشتن بێت لە پارکێکی کراوەیە بێنێک لە قاعە چکە ئەمە دوو ئیفێکتێ بێ هەم تۆ وەرزش ئەەکەی هۆ لەگەڵیشە ئینجۆی نەیچەر ئەەکەی کە و ئەکات بەپی تژنەوەیەک دەرکەوتو ئەوانەی کە ڕۆژانە لە پارکە ئەڕۆن بۆ مای نیو سعات ڕێژەی توشببوونیان بە نەخۆشی لە بیستونەوە لە سایاسی 6 کە بکاتەوە. بۆ کەسێک کە دەڵێ من مۆبایلم هەیە مۆبایلەکەم مۆبایلی هۆشمەندە سمارتفۆنە مۆبایلی زیرەکە هەر شتێکم بووە لە مۆبایلەکەم لە گوگڵ دەری دەکەم بۆچی پێویست دەکا مێشکمی بۆ ماندووکەم. بەڵێ ڕێگەیەکێک لەو ڕێگەیانی کەوا کات ئێمە یادگەمان باش نەبێت تەمەڵکردنی مێشکمانە لە ڕێگەی زۆر بەکارهێنانی ئینتەرنێتەوە. ئێستا بۆ نمونەگەر من زانیارێکم وەرگرت بێ پێشتر تۆ جارێکی تر لێم پرسیتەوە من لەوانەیە مێشکم هیلاک نەکەم یەکسەر گوگڵ یەکەم یەکسەر سێرچی بۆ ئەەکەم ئەمە یەکێکە لەو ڕێگەیانی کە مێشکمان تەمەڵەکە ئەبێ هەوڵ بین مێشکمان بەکاربێنین بۆی ئەو زانیارانی کە تیاتی بگەڕێتەوە. یەکی تر ئێستا کە زۆر باوە بەکارهێنانی GPS بۆ دۆزینەوەی شوێنەکان کە ئەمە زۆر خەریکە بەکارێنین کە شوێنێکی تازە ئەبێ GPS بەکارێنین بۆی ئەو شوێنە بدۆزینەوە. خۆی ئەگەر هەر بەکاری شەهێناوە باشترە کە چویت دۆزیتەوە شوێنەکە کاتی گەڕانەیە بەکاری نێن یانی کەم جار چوی دومجار بەکاری نێنیتەوە ئەمانە چەند ڕێگایەکە کە ئەوە ئەکا مێشکمان تەمەڵ بێ. دکتۆر ڕێبوار کۆمەڵێک ڕێگەی خێران پێ بڵێ بۆ خوێندکار و قوتابی لەگەڵ دکتۆرە بەردەوام دەوم بەڵام تۆش کۆمەڵێک ڕێگەم پێ بڵێ بۆ خوێندکارانمان بۆ قوتابیانمان کە یادگەیان بەهێز بێت. پێش هەموو شتێک دوورکەوتنەوە لە دڵڕاوکی و ترس تۆ خوێندکارێکی قوتابیەکی چاچی کاتێکی باشت لە بەردەسا بۆ سعی خۆتت کردووە ئامادە بووی بە دڵڕاوکی و ترس یادەوەریەکەی خۆت مەشێوێنە. دووە ترس وێرانت دەکا باش خەوێکی باشت هەبێ زۆر جار هەڵەیەکی زۆر ئەکەنکەوە ئەزانێ لێت ناشارمەوە هەنێک لە قوتابیان و خوێندکاران فێری بەکارێنانی هەنێک دەرمان بوون کە ناخەون وا هەستەکە کاتێکی زۆرتری هەبوو بۆ سعیکردن لە هاوڕێکەی زیاتر خوێندوێتی باشە بێ لە ئیمتیحانە زۆر هەڵەیە. خەوێکی باش یادەوەریەکی باشە دەیاتێ وەک دکتۆرە فەرمووی ئەبێ 7 ساعت بۆ 9 ساعت کە گەنجێکی وەکو 18 ساڵ بۆ 20 ساڵ ئەبێ کاتی خەوتنی هەبوو بێ. باش خەوتنیژەوە بەرنامەی خۆی هەیە هایجینی خۆی هەیە کە چۆن بێ باشە. باشە خواردنی باش هەمیشە لە کاتی سعیکردنەکانیانە با لەو خۆراکانی کە دکتۆرە ئێوێ باسیکە لە بەردەستیانە هەبێ بە تایبەتی لە ڕۆژە کاتی سعیکردنیان هەیە بەدەم سعیکردنەوە چەندەنکێک چەرەسات فستق ناوکە کوولەکە ئەوانە ئاخوات لەگەڵ چەندەنکێک خورما وزەیەکی باشی ئەیاتێ دوورکەوتنەوە لە خواردنی زۆر چەور و ئەوانەی کە قورسیانەکەن وا بزانێ گەر گۆشتی باشی خواردیتر دوای سعی باشی بۆکرێنەوە لە دوای خەوێکی باشە لەیەکەوێ کاتەکەت هەمووی ئەڕوا بە خەوتن. ئەو شتانە ڕێک بخە وەرزشێکی باش کاتێکی کەمی بۆ دانێک کە چەند جوڵەیەک هەر لە ژوورەکەی خۆی توانێ بیکە بەبێ ئەوی بچێ بۆ قاعید جیمەکەی کە پێشتر چووە خوێندکار قوتابی وا ڕاهاتەوە گەنجێکی جوان جسمێکی جوان بەڵام لە ماڵەوە ئەتوانێت چەند جوڵەیەک بکە ڕۆژانە چالاکێکی زۆر باشی سوڕی خوێن بۆ مێشکی بە تایبەتی یادەوەرێکی زۆر باشی ئەمێنێتەوە. دەست خۆش بینە سەر خۆراکەکان گرنگترین مەوزوعە خۆراکە. یەکەم شت ئەمە باسی ئەو خواردنەوە بکەم چکە لە بەرەوەی سێ بەشی مێشک لە ئاو پێک هاتووە بۆیە ئەو خواردنەوەیکی بەردەوام یارمەتیمانایە کە تەرکیزمان باشتر بێ و مێمۆریشمان باشتر بێ لە بەرەوەی مێشک ئاو بەکارهێنێ بۆ ئەوەی کە خۆراکە تەندروستیەکانی بۆ بچێ و مادە زیانبەخشەکان لە مێشک لابچێ تەنانەت لە زۆربەی نەخۆشەکانی شایع بینین کە تۆزێک نەخۆشیێکیان نەبێت وشکبوونەوەیەکی کەم تیانە یەکسەر کاریگەری سەرەکی هەیە لەسەر هۆش و زاکیران. دانێکی ترەوە کە باسێکم چاو قاوەیە هەردووکیان چاو قاوە کافین و درە ئۆکسانیان تایە ئەمانە هەردووکیان تەسیری سەرەکیان هەیە لەسەر بەهێزکردنی مێمۆریمان و هەروەها هەستکردن بە خۆشی بەڵام چای سەوز بە تایبەتی مادەیەکی تایە پێی ئەوتێ ئێڵفەیانین ئەڵفەیانین وەکو کاریگەریکی سەرەکی هەیە ئەچێتە ناو مێشکەوە مادەیەک لە مێشکە زیاد ئەکات کە ئەبێتە هۆی ڕێگری ئەکا لە دروستبوونی قەلەقی ئەتوانێت هەر وەکو یەکی لە چارەسەرەکان بەکار بهێنرێ بۆ کەمکردنەوەی قەلەقی و دڵەڕاوکێ.
یەکێکی تر لەو خواردانە برۆکلیە بەعام سەوزە گەڵا سەوزەکان ئەمانە دژە ئۆکسان و دژە هەوکردنی شیانتیایە بەڵام برۆکلی بە تایبەتی ڤایتامین کەی تایە ڤایتامین کەی یەکێکە لەو ڤایتامینانەی کە لە چەوریە ئەتوێتەوە و ئەبێتە هۆی دروستبوونی چەورێک لە مێشکە کە زۆربەی خانەکانی مێشک بەکاری ئەهێنێ لەبەر ئەوە ڕۆڵێکی سەرەکی هەیە لە بەهێزکردنی مێمۆریمان و یەک تقریبان 150 میلیگرام لە برۆکلی تەواوی ڤایتامین کەیمان ئاەتێکە ڕۆژانە پێویستمان پێێتی باشە یەکێکی تر لەوانە پرتەقاڵ و بەعام هەموو تەماتە شلک ئەمانە ڤایتامین سییان زۆرتیایە ڤایتامین سی ڕۆڵێکی گرنگ ئەبینێت لە زیادکردنی تەرکیز و زیادکردنی تەرکیز و بەقەتکردنی مێمۆریمان یەکێکی تر لەوانە کە باسی بکەین گوێزە گوێز بێجگەلەوەی کە سەرچاوەیەکی سەرەکی ئۆمێگا 3 گوێز و بایام بەڵام لەگەڵیشا ڤایتامین ئیتیایە کە دژە هەوکردنە و دژە ئۆکسانی پێی سەرچاوەیەکیش چەند سەدێکیش دەرکەوتووە کە ئەوانەی کە بەردەوامی گوێز دەخۆن مێمۆریان یادگایان زۆر بە قووەتر لەوانەی کە گوێز ناخۆن دەست خۆش ڕوونە بەشێکی گشتی لە ترشەکان دانەیەک گوێز تەماتە سەوزەکان گەڵا سەوزەکان پرتەقاڵیشمان برد و ئەمانە زەردەچەوەم بیست و باسی بکەم فەرموو باسیکە زەردەچەوە یەکێکە لەوکێکە لەو دەرمانانەی کە زۆر باشە بۆ بەهێزکردنی مێمۆری لەبەروی مادێکی تیا پێوتە کەرکمن کەرکمون ینی ئەنتی دژە هۆکسانە و دژەوە هەوکردنە و پێی چەند سەرچاوەیەکیش دەرکەوت و ئەگەر لەبەروی ئەو ڕێژەی کە لە زەردەچەوە هەیە کەمە ئەتوانرێت وەکو سەپلیمنت وەربگیرێت بۆ بەهێزکردنی یادگەری بیتان دەخەمە بەشەیەکی خێرایی ئەو ڕێگە ئاسانانەی کەوا دەکەن یادگە مێمۆریت بەهێز بێت هەردوو پزیشکەکانمان باسییان کرد یەکەم ئەوەیە کە دووربی لە ترس و دڵە ڕاوکێ دووەم ئەوەیە کە خۆراکت باش بێت بە تایبەتی ئەو خۆراکانی کە ئێستا هەمانن ئەمانە چەند نمونەیەک لەمانن گوێزە خۆراکە ترشەکان بەشەیەکی گشتی کە ڤیتامین سییان تێدایە بۆ نمونە تەماتەش بە هەمان شێوە و گەڵا سەوزەکان هەروەها وەرزشی ڕێکوپێکی بەردەوام وەرزشی ڕێکخراو هەروەها ڕێکخستنی خەو پێش نیوە شەو بخەوی حەوت کاژێر بەلایانی کەمەوە بخەوی مێمۆریت بەهێز دەبێت زۆر باشە زۆر سپاس بۆ دکتۆر ڕێبوار پسپۆری نەخۆشیە دەرونیەکان کە لەگەڵمان بوو بەشێکی زانستی پوخت سادە بابەتەکەی پێگەیاندین دەست خۆش بێ هەروە زۆر سپاس بۆ دکتۆر ڕۆژین عەبدوڕەحمانیش کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمان بوو بە هەمان شێوە زۆر سپاس بۆ بەشداربوانی بەرنامە کە ئەمڕۆ گەرموگوڕ بوون وایە دەستان خۆش بێ زۆر بەخێر بێن سەر چاو